هنرین خوشتوی اف دمی و باش بی تیوی آدمین خوش و سلامت بود خازین. خوشحال و بختوارین جارک دنگش نف دیدار آوین برس و پیشکش کرنا بابت کدی اش بابتین تواری ما که برنامه به کردی باسی بنما آینیکانی دستور دکین. شارزاین بیاوه دستورید بجن دستور پیوکا بیانیه و چند آرمانج و رامان الپجوی چمکی هنو اشوان رامان و واتایان بنچینو بناغو دیاری کرنا سنور و مافو ارکانا بله دستور وقت چمکه که سردم زوربی هر زوری اجبار سیاسی و حکمرانی و ریو برناشی واضح حکمرانیت اتیتا بکار اینان مبست الدارشتنا دستوری اشهر ولاتی که جبو مرما دانانا یاساین بلنده جبو دولت داریه و حکمرانیه و دابین کرنا ارکو مافا داکو اف یاسایه ببنه بنچینو اساس بو ریوبرنا کاروبارن کمالگه و دولت داریه هروسا مرم اجدارشتنا دستوری بو دیاری کرنا شواز حکمرانیت و دولت داریه آیا زانین دست حالاتین گشتی چنه چوا اتهین ریخستنو چه تایبت مندی هنو چه پانتایی هیا اتجیبه جی کرنه و تنفیز کرنه دا آیا دستور چند شید مافین کمالگه بپارزید هروسا آیا دستور چوا اتشید ببیتا قابل تنویسه و قابل جیبه جی کرنه آیا دستور اپریا هوشیاریه بهتا جیبه جی کرن یانجی دستور زمان دستوری زمانی که حشکو حدیت وید بهتا چسپاندن اتناوا کمالگه دا آیا هبونا دمارگیریا مذهبی یا قومی چند ریگره بو جیبه جی کرنا دستوری اتناوا دولت دا لو ما دمانوید بپرسین چون سوت لبنما آینیکانی دستور وربگرین پیگی زمان لنیوان آینو نتوادا چیه لدستور دا آیا لعراق دا حکمو نان بجیوانی راستقینه هیا چون دسحالاتو دارایی بعدالت دابش بکریتن لعراق دا ام پرسیارانو چندین پرسیارن دیتر دهینا راستکرن بزور بارس ما مستعبد الرحمن صدیق لو ما ناوی خوب ناوی وخیرات نکا گرم جناب سیدایت کن زور بخیر بی ما سلام ما مستعبد برس وقت آماجه پیدای چمک دستوری چمک که بیانیه اتهتب کار اینان بو مرمکا سیاسی و بو شواز ریو برنا حکمرانی و دولت داریه افرو دما هيتا بحث كرن تناوى عراق دا وبحثات دستوري وما فين دستوري هيتا كرن ما دفي بزاني ما مستاد شون صوت لبنما آين يكان وربقرين هلبت ام دستوره لسر آين دانرا وبنما كي آينه شون صوت لم بنما يانا وربقرين بو قلكي خمان وقلي كرد لباشوري كردستان بناي خوي بخشندي مهربان یەکەم خاڵ زۆر گرنگە تەماشای دەستور بکەین ئەو بەتایبەت بەشێکی زۆر لە بربژێرەکانی هەرێمی کوردستان چۆن دەڵێ وتاربێژەکانی ئاینین خۆیان هەڵبژاردووە دەکرێت سوود لەم بەرنامەیە ببینن بەتایبەت چونکە ئێمە ئەتیشکە خێنە سەر بنەما ئاینیەکانی دەستور بۆ وەرگرتن و سندنی مافە نەتەوەیەکانی گەلی کوردستان یەکەم زۆر گرنگە ئەمڕۆ تۆ شتێک دەبینی لە عێراقدا هەوڵەدەن حکوومەتی دروستکەن بە ناوی حکوومەتی زۆرینە ئەم حکوومەتش کە حکوومەتی زۆری نەبوو پێچەوانە دەوەستێتەوە لەگەڵ زۆر بنەمای دەستور کە ئەویش پەیوەستە بە ئاینەوە بۆ نمونە مادەی 2 لە دەستورە کە دەڵێ ئیسلام دینی ڕسمی و فەرمی دەوڵەتە باش دەڵێ ئیسلام سەرچاوەیەکی سەرەکی یاسادانانە لە عێراقدا ئەم دەستورە عێراقیە مەزهەبی دیاری نەکردووە گوتوێتی ئیسلام کە گوتی ئیسلام چۆن عالمی ئیسلامی ئەمڕۆ وەکو دەڵێ ڕابطەی عالمی ئیسلامی دەڵێ مسلمان چیە دەڵێ مسلمان هەموو ئەو کەسانن کەوا بە 4 مەزهەبی سونی و 3 مەزهەبی شیعی و مەزهەبێکی ئیبازی 8 مەزهەب هەمووی پێدەگوترێ مسلمان کەوابێ هەندێک لە عێراقیەکان خەریکە یعنی بەزانین یا بە نەزانین خەریکە دەستوری عێراقی بکەنە دەستورێکی مەزهەبی تائیفی بۆ نمونە ئەگەر تۆ سەری دەستوری ئێرانی بکەی ڕاستگۆیە و سەریحە دەستوری ئێرانی گوتوێتی دینی دەوڵەت ڕسمی فەرمی ئیسلامە بە مەزهەبی جەعفەری ئیمامی یعنی دیاری کردووە ئیسلامە و شیعەیە و ئیمامیە ئەو دەستورەکە دیاری کردووە لە عێراقوانیە عێراق دەڵێ ئیسلام کە گوتی ئیسلام کەواتە شیعەکەش ئیسلامە سونەکەش هەر ئیسلامە کوردەکەش هەر زۆرینەی هەر ئیسلامە کەواتە لێرە هەر کاتێک پەرلەمانی عێراقی بیەوێ یاساکانی بە ئاراستەی تائیفیەت بەرێ بیەوێ یاساکانی بە ئاراستەی تەنها شیعە بەرێ سونەکان بیانەوە تەنها سوود بە سونە
ئەمە پێچەوانەی ئەم مادەی دوی دەستورە چونکە ئێمە ئیسلامان بەگشتی تەماشا کردووە. خاڵی سێ مادەی سێ لە دەستور چ دەڵێ؟ مادەی سێ لە دەستور دەڵێ العێراق بەلد چۆن دەڵێ چ جۆرە وڵاتێکە بەلد متعدد القومیات والمذاهب والأديان. ئەمە زۆر گرنگە. تۆتە مادەی سێ دەستور دەڵێ عێراق وڵاتێکی فرە نەتەوەیە، یعنی زیاد لە نەتەوەیەکی تایە، لە هەمان کاتیشدا وڵاتێکی زیاد لە ئاینێکی تایە و زیاد لە مەزهبێکی تێدایە. ئەمەش ئەگونجێ لەگەڵ بنەمایەکی ئاینیدا کە بۆیە دانراوە وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. کەواتە ئەم بنەما ئاینیە لەگەڵ ئەم مادە دەستوریە یەک دەگرێتەوە. کەواتە بەپێی ئەو مادەی سێیە ئەگەر عێراق هەوڵدرا بکرێ بە عێراقێکی عەرەبی شۆڤێنی پێچەوانەی مادەی سێ و پێچەوانەی ئاەتەکەی قورئانە بیەوێ بکرێ بە ئاینی ینی بکرێ بە وڵات یەک دانە دین یەک تاکە دین ئاینەکانی دی بخەیتە پشتەوە ئەویش پێچەوانەی دەستور و پێچەوانەی سونەتی خودداییە بتەوێ یەک مەزهب باڵا دەست بێ لەو عێراقا هەتایە ئەویش هەر پێچەوانەی ئاەتەکەی و پێچەوانەی مادەی سێ. اینجا تۆ بڕوانە مادەی حەوت ئەڵێ ڕێگە نادرێ هیچ کیانێک و قەوارەیەک و حیزبێک دروست کرێ لەسەر بنەمای تائیفی. ئێدەسێری قانونی حیزبەکان کە لە عێراقدا ئەم هەموو حیزبە لە نێو حیزبە شیعەکان سونە هەیە ئەندام بێ، لە نێو حیزبی ئیسلامی عێراقی شیعە هەیە نییە. کەواتە مادە دەستوریەکان جوانن بەڵام حیزبەکان لەسەر بنەمای تائیفی دروست. کەواتە مامۆستا ئەو دەستورەی کە بژنێ سەر بنەمایەکی ئاینی هاتیە داڕشتن نە سەر بنەمایەکی ئاینی و ئیسلامیە بەڵکو سەر بنەمایەکی مەزهەبگەرایەتیە، سەر بنەمای فقهیاتە. کەواتە پێچەوانەی عمومیاتەکە بوو بەڵێ چونکە دەستورەکە جوانە. دەستورەکە جوانە گوتوێتی ئیسلام خۆ ئیسلام تایتڵێکی زۆر گەورەیە بۆ هەموو مەزهەبەکان وانە؟ بەڵێ باشە کە گوتی عێراق وڵاتێکی فرەنەتەوە و فرە دین و فرە مەزهەبە کەواتە نابێت. کەواتە ئەمەی ئێستا دەیبینی لە عێراق ئەکرێ ڕێک پێچەوانەی ئاەتەکەی و پێچەوانەی بنەما دەستوریەکانیشە. کەواتە بنەما ئاینەکانی دەستور خزمەتمان دەکا وەکو نەتەوەی کورد تا ئێستا قسەی جوانمان بیست. لە هەمان کاتیشدا مادەی حەوت کوام گوت مادەی حەوت دەڵێ نابێ حزب دروست کرێ لەسەر بنەمای تائیفی، یعنی نابێ حزبێک هەمووی شیعە بێ هەیە وایە، نابێ حزبێک هەمووی سونی بێ نابێ وانە. بۆیە حزبەکانی کوردستان هەمووی پێی دەڵێن حزبە کوردستانەکان. لەناو حزبە کوردستانەکانیشدا جارێکی تر ئەم لە زۆربەی حزبە کوردستانە سەرەکیەکانە شیعە هەیە، سونە هەیە، کورد هەیە، عەرەب هەیە، تورکمان هەیە دەبینی. ئەمە زۆر گرنگە. جا هەر لەوێشەوە گرنگە حزبە ئیسلامیەکانی کوردستانیش بەپێی ئەو مادەیە خۆیان چی لێ بکەن هەموو جۆرێکیان تێدا بێ تەنها بۆ یەک تائیفەی سونی کوردیش نەبێ. ئەوش مەسەلەیەکی دیکەیە. خاڵێکی دیکە زۆر گرنگە کە مادەی دا لە دەستورە ئەڵێ عەتەباتی موقەدەسە و شوێنە پیرۆزەکان دەوڵەت دەبێ بە چاوی ئەوە تەماشایانکە مەسەلەیەکی یا شوێنێکی حەزارین یعنی بیکەی بەهی هەمومان بێ. ئێدە ئێستا تۆ دەبینی شوێنە ئاینە پیرۆزەکانی زۆربەی ئاینەکانی دی لە عێراق دێتە ڕوخاندن ئەبینی. کەواتە ئەمە پێچەوانەی ئەو مادەی دەیە. ئەی مادەی چلوسێ مادەی چلوسێش دەڵێ شوێن کەوتوانی ئەتباع کولی دین یعنی شوێن کەوتوانی هەر ئاینێک ئازادن لە پیادەکردنی دیندارێکی خۆیان لە پاراستنی شوێنە پیرۆزەکانی خۆیان. خۆ بەپێی یاسا لەو عێراق بەهایی مەمنوعە، ئێستاش مەمنوعە، هاتون بۆ کوردستان، سابیئە هاتووە بۆ کوردستان وانە ئێزدی هەر خۆی لە چۆن دەڵێ کورد و کوردستانیە لە شوێنەکانی ناوچە جێناکۆکان نات جێگەی نابێت و لە زەردەشتی هەروابی زەردەشتی. یعنی ئەم ئەدیانانەی تر کوا بەپێی مادەیدا ئازادن، کوا بەپێی مادەی چلوسێ ئازادن. کەواتە دەوڵەت کوا دەیان پارێزیە، کوا شوێنەکانیان دەپارێزێ. کەواتە بنەما ئاینیەکانی نێو دەستور زۆر گرنگە بەبیری ئەندامانی پەرلەمانی عێراقی بێنینەوە هەر کارێک کە دەیکەن بۆ زاڵکردنی یەک دین پێچەوانەی ئاین و دەستورە. هەر کارێک دەیکەن بۆ زاڵکردنی یەک نەتەوە یەک مەزهەب یەک دین پێچەوانە دەوەستێتەوە لەگەڵ بنەما ئاینەکان و لەگەڵ دەستور خۆش. ئەگەر بڵین مامۆستا بنەمای دەستور لە عێراقدا بنەمایەکی ئاینیە ئەو کات نابێتە دەوڵەتێکی ئاینی و دەوڵەتێکی ئیسلامی و دینی؟ نه بە پیادەکردن دەبێ و بە چۆن دەڵێ لە پیادەکردن داوای لێدێ. ئێستا بینیم مادە دەستوریەکان شتێکی جوانە چونکە شتی گشتی گوتووە بەڵام لە پیادەکردندا دەبێتەوە دەوڵەتێکی دینی ئەگەر بچێ بەرەوی یەک دین فەرزکە یەک نەتەوە فەرزکە یەک مەزهەب فەرزکە. بەم شێوازە ئەتوانی بڵێ سعودیە و ئێران دەوڵەتی دینی ئێستا کە بەرەوە ئەوڕاستە دەچیت لە لای شیعە ئەمە ترسمان لەمە هەیە کە ئەم عێراق وردورد لە جاتی ئەوەی بنەما ئیسلامی و بنەمانە گۆڕەکانی ئیسلام گشتی بێ و بۆ هەمومان بێ
ورد بەرەو تائیفێتی بەرێ ئەوەش گرشتی دەستەکانت خۆش مامۆستا گیان هەر لەسەر ئەم قسانە ڕاوسەرنجی ئەم بەڕێزانەش وەرگرتی لە شار و شارەشکەکانی کوردستان بەڵێ بینەرن بەڕێز با پێکەوە بینەر بین و گوێویستی ڕاکانی بین کە چی پێمان گوتووە. لە ڕێگای دەستور و ئەتوانین مافی پێکاتەکانی عێراق بپارێزین و بە تایبەتی ئەو دەستورانەی کە لەلایەن عێراقەوانێت تەطبیق کراوە و بە هەمان شێوە بۆ دەستوری مافی مرۆڤی کوردستانیش. هەکە ما فاتە دەستنیشانکردن دەستوری دا و پشتینگە هەکە نهاتە جێبەجێکردن تو کاری وەک دەستور وەک دکیومنتارێک وەک وەثیقەیەک دەستێتە دەبیت تۆ تەڵەبێ مافی خوب قناعتی وان حدك ناتوانێتن تحدك وەکو تعدید بکەم ناتوانێتن بپارێزیتن مافەکانی بوو. دەستوری عێراق ئەوەی کە هەیە وەکو نووسینەوە تقریبان شتێکی زۆر باشە. ئێمە چەند ساڵێک ئەو دەستورەمان خوێنەوە لە جامعە ئەزانین ئەوەی کە نووسراوەتەوە وانەی کە خەڵک چەند ساڵێک خەریکی بوون تقریبان مافەکانی کورد زۆر بە باشییان نووسراوەتەوە. دەستورێکی خراپ نییە. ڕۆژهەڵات ناویم گەشتی و عێراق بە تایبەتی دەستور نووسینە بتنێ و بێ کریار و کەس نەب ماف و نەحقوقت نە هاوڵاتیە تایبەتیت کووردا هاتینە پێشیرکردن و والله نووسرایەوە بەس عمل پێ ناکەن لەولایە ئیشەشی قسەکەی دەکەن دوار لەولایە بەلاش دەڕوە. بەدەستێنانی مافەکان لە ڕێگەی دەستوریەوە ئەگەر پێڕەوی دەستور بکرێت دەستور دەتوانێت بێتە بنەمایەکی سەرەکی لە هەموو چین و توێژەکە لە هەموو وڵاتێکە لە هەموو سەردەمێکە بگرە لە مێژوشەوە هەتاکو ئێستا بگرە بە داهاتووشەوە دەستور سەرچاوەیەکە بۆ دابینکردن یاخود دەستەبەرکردنی مافەکانی تاک. بڕیا دستوری ماف دەست من و تە نایەتە وەرگێتە بەلکە ئەوێت کو نینەریە من و تە دیکەن البەغدا و حەف و ململانەکە باش بکەن بتنێ بەرجەوەندیە ئەوی ملەتیدا وگاوێ ئەژ مفای وەرگرم توش دێ مفای وەرگری کو ئەوێت کو تەمثیلا من و تە دیکەن البەغدا تەمثیلا من و تە دیکەن کادێ چاوە ئەو مافێتەگرتن ئەو دەبوو من پتر خزمەتا مکەتن ناوەڵە هیچ بەکار نهاتیە هیچی نەکردیە دەستور بۆ کوردستان هیچی نەکردە دەستوری عێراقی هیچی نەکرد چی کردیە. بەڵێ بینەرین خوشتەوی ئەڤە ڕاوسەرنجێنوان بەڕێزانە بوون کە دەربارەی پیادەکردنا دەستوری ئەتناوا عێراقیدا چەند پێگیری پێکریە. مامۆستای بەڕێز وەکەوان بەڕێزانەژی ئاماژە پێدایی کە عێراق بەرهەف نەبووە دەستوری وەک خۆ جێبەجێ بکەتن تایبەتیت گەلگەلێک کورد. باشە ئەم وەک گەلێک کورد مامۆستا بووچی تا ئێستا هەر لەگەل کەسێک قسە دەکەین کە ئامادە نیە دەستور جێبەجێ بکەتن و پێیان دەڵێن دەستور جێبەجێ بکە کە ئەوان خۆیان قەنەعەت بە جێبەجێکردنی دەستور نییە و لەسەر قسەکانی ئەم بەڕێزانەش قسەیەکە تەبیت بفەرموو. ڕاستە دەستور شوێنەڵە دایکی هەموو یاساکانە. بەڵێ دەستور دایکی هەموو یاساکانە. دەستور پەیوەندی نێوان تاک و دەوڵەت دیار دەکە. ئەو دەستوری عێراقیە دەبێت هەموو تاکێکی عێراقی بە کوردیشەوە بیزانێ تا هەر کەسە لە بوارەکەی خۆیدا مافەکانی خۆی بزانێ. بەڵێ مافی هەموو چین و توێژەکانی تێدا لە ئەنجامدا ئەو قسانە ڕاستە چونکە ئێمە تا بینین ساڵ لە دوای ساڵ دەستور لە 2005 بۆ ئێستا ینی وەکو یاساناسان دەڵێن یعنی 50 مادەی تێدایە کە دەڵێ بە پێی یاسا دەبێت ڕێک بخرێ ڕێک نەخراوە هێشتا وانە زۆر مادەی تێدایە پێشێل کراوە کەواتە دوجار شتێک مابێت لە بینی ئێمە و عێراق لە نێوان هەمومانە شتێک هەبێ نووسرا و هەرو دەستورێ کەوابێ بە گرمی بچینە سەری یاساناسان بە جوانتر بیخوێننەوە چاکتر پیادەیکەین و وەکو چۆن دەڵێ چۆن ناوی خۆمان ئەزبەرە و ناوی خۆمان لەبەر کردو ئەزانی ناومان چیە دەبێت ئەوە مافەکانی خۆشمان لەبەرکەین تێ. بەڵێ دەست خۆش مامۆستای بەڕێز مەدوێت بزانی مامۆستا هەلبەت ناوا دەستوریدا بەحسا زمانی کردیە کە هەرگەلێکی مافێ وی زمانی هەی قسەی سەر بکەتن. ئایا مامۆستا ناوا دەستوری عێراقدا پێگەی زمان لە نێوان ئاین و دەستور و نەتەوەدا چ تشتە؟ باشە ئەو پەیوەندیە جوانە کەواتە خوا سبحانه وتعالى لە قورئاندا فەرمووی ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. کەواتە یەکێک لە نیشانەکانی دەسەڵاتدارێتی خوددا لە بوونەوەرداکە دەیبینین ئەم فرە دەنجەیە ئەم فرە زمانیە. باشە خوددا کە پێغەمبەران دەنێرێ دەڵێ فەرموویەتی لە قورئاندا وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم. واتە خوددا پێغەمبەران دەنێرێ بە زمانی نەتەوەکی خۆیان تا لە یەک بگەن ئەلێرە من قسەیەکم هەیە
دەڵێم چۆن لە مادەکانی پێشودا هەر کەس دەوڵەتی عێراقی بەرەو مەزهبگەرایی برد بەپێی ئەو مادەی 2 بەپێی 3 10 43 داوای مافەکانی خۆمان دەکەین دەڵێن عێراق بەپێی مادەی 3 بە تایبەت وڵاتێکی فرە نەتەوە و فرە ئاین و فرە مەزهبە قبول نییە عێراق بەرەو یەک مەزهبی و یەک نەتەوە و یەک ئاینبەری لێرە قسەیەکەیە دەڵێ خەڵکی بنێرن بۆ بەغدا دەبێ عەرەبی بزانێ ئەگەر نەیزانی مە خەڵکی زۆر کەسمان هەیە زیرەکە و بەتوانایە بە کوردی دەتوانێت جوان جوان داکۆچی لە مافەکان بکە بەڵام ئەو کەسە زیرەکە ئەوە نەقسەک و کەمیەک نیە لەناو عەرەبی نەزانیت ئاها ئێمە چەند جار چوینەتە مؤتەمەرات یعنی دەچینە یابان دەچینە ئەڵمانیا دەچینە ئیتالیا زمانی ئەو شوێنانەش نازانین 3 ڕۆژ بەیانی تا ئێوارە کۆنگرەمان هێوە نیە کۆنفرانسمان هەیە هەموو تەرجومەمان لە جۆیە و ئێمە یەکسەر چ دەکەین جۆ دەگرین بە زمانی خۆمان قسە دەکەین و یەکسەر لە یەک کاتدا تەرجمەی فەوری بەڵام هەمووی پەرلەمان مامۆستا تعبیر لە خەڵک ئەکەتێک دەبێت ئەو زمانە بزانین ئاها باشە سە پێتەڵێن ئەم قسەی کە خوددا فەرمووی خراوەتە نێو دەستورەوە مادەی 4 لە دەستوری عێراقا ئەم ئاەتانەی چۆن تەرجمە کردووە بۆ دەستور دەڵێ اللغەتان الرەسمیەتان في العێراق چییە عەرەبی و کوردی ئەڵێ مادام عەرەبی و کوردی لغەی ڕسمیە لە چۆ بەکارهێنرێ ئەم لغە ڕسمیە ئمە کوردیەکەمان مەبەستە ئێستا یەکەم شوێن ئەڵێ لە چۆ بەکاری في مەجلیس النواب ئەو مادەی 4 لە دەستور نووسراوە بنووسین ئەڵێ لە ناو ئەنجومەنی نوێنەراندا تاچی کورد نوێنەری کورد بە کوردی قسە بکە دەندیوە چەند نوکتیان لەسەرمان دروست کردووە چونکە ئەم کوردەی ئێمە نیوەی زیاتری عەرەبی نازانێ اینجا دوای گلەی لێکن ئەڵێن 4 ساڵە لەوێ قسەی نەکرد ئاخرکە کە عەرەبی نازانێ کەواتە غەڵەت لەکوێیە غەڵەت لەوێ تەرجەمەی فەوری دەبێت لە ئەنجومەنی دەستوروا دەڵێ دەبێت تەرجمەی فەوری لە ئەنجومەنی نوێنەران هەبێت تاچی کورد نوێنەری کورد لەوێ بە کوردی قسە بکە ئەوان جبی خەنە جوان بۆیان بکە بە عەرەبی دەستور واڵێ بەڵام حزبەکانی خۆمان نەکردیە بە مەرج کە کاندیدەکان دەبێت زمانی عەربی بزانن من ئەوە مەبەستە بڵێم بەڕاستی ئەمە چاکە بیزانێ خۆ چاکە بیزانێ وانە بەس ئەگەر نەیزانی حتى ئەگەر بزانێ ئێستا تۆ عەربی ئەزانی بەس بڕۆ ئەنجومەنی نوێنەران قسە بکە بە عەربی بۆت نایە تعبیرەکەت باش بۆ نایە بەڵام ئەگە تۆ بە کوردی قسەت کرد و متەرجمێک بۆی تەرجمە کردی مباشر هەمویان بیخەنە جویان چی ئەبێ لەوەی مامۆستا کێشە لەوانە یان کێشە لە خومان کێشە لە ئێمەیە نەچوینە بڵێن ئەو مافە دەستوریە ئەبێت تەرجەمەی فەوری لە ئەنجومەنی نوێنەران هەبێ 20 وەزیر 30 وەزیر کۆبوونە دووەم هەر مادەی 4 مادەی 4 لە دەستور نووسیوێتی لە کوێی ترە ئەم زمانە ڕسمیە في مەجلیس الوزەرا ئەو وەزیرانە عەبادی سەرۆک وەزیرانە کۆ دەبنەوە وەزیرە کوردەکان بۆیان هەیە بە کوردی قسە بکەن یەکسەر ئەوانش بیخەنە جوان بێت عەربی ئەبینی چۆنە لە کوێی تر لە مەحاکم لە مەحکەمە تۆ دەچی حتا لە بەغدابی لە بەسرابی ئەگەر زوڵمن لێکرا ئیشێک تێ کێشەیەک تێ لە مەحکەمە بە کوردی قسە دەکەی لەسەر دەوڵەتە متەرجمت بۆ بێنێ خاڵێکی تر لەکوێ ئەڵێ مشتە هەیە لە مؤتەمەراتی ڕسمی بە عەبادی بە عەربی قسە بکە و سەرۆک ئەنجومەنی وەزیرانی کوردستانیش بە کوردی قسە بکە ئەخۆی واڵێ مادەکە واڵێ لەکوێی تر لە وەسایقی ڕسمی لە وەسایقی ڕسمی ئەو کارتی نیشتیمانی سەرلەسەر کارتی نیشتیمانی هەیە ئەوەیان جێبەجێ کردووە لەکوێی تر لە مراسەلات ئێستا کوردستان نامە دەنووسێ بۆ بەغدا کتابی فەرمی بە عەربی دەینووسێ کاکە دەستور دەڵێ بە کوردی بنووسە بە ئەوان بیکەن بە عەربی لەکوێی تر دەڵێ في وەرەق النەقد لە پارە لە 1000 و 5000 و چی هەتا 25000 کوردیتیان نیە تازە 50000 دەرچوو لەسەری نووسراوە بانکی ناوەندی عێراق ئەو باشە ئەبێ لەوێش هەر بنووسرێ لەکوێی تر لە جەوازات پاسپۆرت لە پاسپۆرتیش نووسراوە ئێستاکە لەکوێی تر لە تابیعی بەریدی پولی بەرید پۆستە نەماندی هێشتا دەبێت لەوەش بکرێ من مەبەستم لە ئەنجومەنی نوێنەران بوو ئەم ئەندامانەی ئێمە کە دەچنە ئەنجومەنی نوێنەران دەستور بە مادەی 4 مافی پێداون داوای تەرجمەی فەوری بکەن ئەو کاتە ئێمە ئیش بۆ کۆمەڵێک کوردی خۆشمان دەدۆزینەوە کە عەربیان باشە و کوردیشیان باشە وەک من و تۆ بە بادینی قسە بکە بە ئەم بە سۆرانی لێک تێگەن نەڵێن لەوێ کێشەیەکمان بۆ دروستکەن ئاخر و تەرجمە کوردیەکە بادینی بە یا سۆرانی بە ئەو عیبە کوردی هەر کوردیە بە هەر زمانێک بە هەر شێوەزاری قسەی کرد ئەوەی کەواتە لە ئەنجومەنی نوێنەران لەم خولە من ئەندامی پەرلەمان بم چ دەڵێم تەرجمەی فەوریم دەوێ من بە کوردی قسە دەکەم مادەی 4 دەستور ڕێگەی پێداوم جوان قسەکانی خۆم دەکەم تۆ دەبینی زۆر کەس لە ئەندامی پەرلەمان بۆیە قسە ناکە چونکە عەربی نازانێ حتا ئێستا ڕوودا و کوردستان 24 ڕوودا و چیەکەن میوانی عەرب دێن قسەی لەگەڵەکەن یەکسەر ئەو بە عەربی خۆی قسە دەکە یەکسەر بۆ ئێمە دەکرێت بە کوردی وانە کەچی ئەو ئەندام پەرلەمانانەی ئێمە 4 ساڵی ڕەبق کەناڵە عێراقیەکان 200 کەناڵی عێراقی بانجان دەکەن قسەیان لەگەڵ دەکەن متەرجمێکی کوردیان دانەناوە ئەو ئەندام پەرلەمانە ئێمەش بە عەربیەکی شکا و تۆزی لێ هەڵەسێ قساکە اینجا لە یوتیوب دایانن گاڵتە بە کاکەی کوردەکەن
سێری کوردی کەن چۆن قساکە مؤنەس و مزەکەر نازانە چی نازانن نوکتەی لەسەرەکەن بۆ چۆن خەڵک دێ بۆ کوردستان 24 و بۆ ڕوودا و بە عەرەبیەکەی خۆی قسە دەکا و متەرجممان بۆ داناوە مباشر بۆی تەرجمە دەکا ئەبێ ئێمەش لە عێراقیە و لە شەرقیە و لە بەغدادیە و لە بەغا کە چوین بڵێن متەرجمی فەوریت هەیە وتی بڵێ نیتە نایە ئێمە زۆر کەم تەرخەمین دەربارەی ئەم مافەمان کە خوددا پێداوین مادەی چواری دەستوریش پێدا دەستەکانت خۆش ماوسەی بەڕێز دەما ناوبڕێکی هاتی و دەهینە خزمەتە جانەبێتە بتر گەنگەشەکردن سەروی بابەتی هە بینەڕێن هێژا پشتی vê navbirê و dihîne xizmeta wên rêzdar بینەرن خوشتەوی دووبارە سڵاف وەبن گەلوەداینە بۆ پتر دەرەجە پێدان الدور تەوەرێ vê xelekê بەرنامەی بە کوردی کە لەسەر ئاخفتین و بە بەحسی بنەما ئاینیەکان کرد لە ناو دەستوری عێراقدا و دەمانەوێتن مامۆستا پرسیارێکی تر ئاڕستەی جەنابەت بکەین لە عێراقدا حەکەم و ناوبژێوانی هەیە بۆ کە حەکەم و ناوبژێوانێکی ڕاستەقینە بیتن بۆ بەردەستکردنی مافەکانی گەلەکان و هەموو تایفەکان لە عێراقدا ڕاستە کەواتە ئەگەر ئێمە بچینەوە سەر جارێکی ترباسی دەستور ئاگاداری خاڵێک بین ئەوش ئەوەیە هەمومان ئەڵێن دەستور کەواتە بەپێی دەنگدانی تاکی عێراقی دەستورمان هەڵبژاردو ئێستاکە باڵێ بەس من و تۆ کورد و کورد و تورکمان کورد و عەرەب ئاینەکان هەمومان ئەگەر اختلافمان بوو جیاوازیمان بوو لە تێگەیشتن بۆ هەر مادەیەک ئەبێ چی بکەینەوە کات ئەڵێ بچۆ بۆ لای حەکەم باڵێ باشە با بچینە سەر حەکەم بنەمایەکی ئاینی بێنینەوە بۆ دەستور بزانین بنەما ئاینەکەی دەستور چۆنێ یەکەم خوا سوبحانەهو وتەعالا لە ناوە جوانەکانی چییە الحەکەمو بەس یعنی خوا حەکەمە خوا سوبحانەهو وتەعالا حەکەمە لە نێوان ئەم ئینسانانەدا خوددا حەکەمە هەموو جا کوردێک شتێکی زۆڵمی لێ بکە کورد دەڵێ هەواڵەی خوام کردی یعنی خوددا حەکەم بێ بەڵام لە پاڵ ئەوەی ناوە جوانەکانی خوا سوبحانەهو وتەعالا ناوی الحەکەم و یەکسەر لە پشتیەوە ناوێکی دی ئیزافە کردووە الحەکەم و العەدل کەواتە خوا سوبحانەهو وتەعالا کە خۆی حەکەمە چۆن حەکەمێک الحەکەم و العەدل کەواتە خوا حەکەمێکی عەدلە کەواتە وتراوە لە نێوان هەموو پێکاتەکاندا ئەگەر ئێمە کێشەمان بۆ دروست بوو لە ڕاوەکردنی مادە دەستوریەکانە چی حەکەم بێ لە نێوانماندا گوتوانە مەحکەمەی دەستوری محکمەی دەستوری کەواتە لە هەر وڵاتێکە دەستورە بێ محکمەی دەستوری هەیە کەواتە دادگای باڵای دەستوری دادگای باڵای فیدرالی کە دادگای دەستوریشی پێدەوترێ ئەو حەکەمە ئایا ئەو حەکەمە خۆی دەستوریە نەخی ینی کە چەند ئەڵێن دەستور ئەی لەسەر چه بنەما ئەمەیە کەواتە با سێ جیاوازی بدۆزینەوە کە ئەم دادگایی پێی دەوترێ دادگای باڵای دەستوری لە عێراقدا و پێی دەگوترێ محکمەی ئیتیحادی عولیا و پێی دەگوترێ دادگای باڵای فیدرالی خۆی دەستوری نییە بۆ دەستور چ دەڵێ دەستور لە مادەکانی 92 93 94 دەڵێ دادگایەکی دەستوری دێتە پێک هاتن بە دەنگدانی دوو لەسەر سێی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران یعنی بێ ئەنجومەنی نوێنەران کۆ بێتەوە سبەی ساڵەن 329 ئەم 329 بۆ ئاسانکاری بڵێ 330 یەک لەسەر سەیەکە یەکا 110 دوو لەسەر سەیەکە یەکا 220 یعنی لەم 329 220 کەس دەنگ بدەن بۆچی بڵێن ئەمە ئەندامانی ئەو دادگای کە تعبیر لە هەموو بکەن باشە ئێستا ئەم دادگایە هەیە چۆنە ئەم دادگایە هەیە بە بڕیارێکی ژمارە 30 ساڵی 2005 بەری دەستور دروست کراوە هەتا ئێستاش ئیشەکە چونکە لە مەسلحەتی ئەوانە ئافری دوو لە دەستوران نووسراوە ئەم دادگایە ژمارەی ئەندامەکانی دیار نییە پەرلەمان دیاری دەکە پەرلەمان بە دوو لەسەر سێی دەنگ نەیوت ژمارەی ئەندامەکانی چێن لە چێ پێک هاتوون لە کام نەتەوە لە کام خەبیر و یاساناس لە چ جۆرە یاساناسێک لە چ جۆرە فقهای قانون لە چ جۆرە فقهایەکی ئیسلامی تای نووسراوە وانە کەواتە ژمارەکەی لە دەستوری ئێستای عێراقدا دادگای دەستوری ژمارەکەی دیار نەکراوە چێ دیارەکە پەرلەمان ئەی ئێستا دادگای دەستوری عێراق چەنە نوێ چێ گوتی نوێ یاسای ژمارە 30 ساڵی 2005 گوتوێتی نوێە و لە خوانەوە بەو یاسا کۆنە ئەڕۆن یعنی محکمەی دەستوریمان نادەستوریە خاڵێکی تر
لە ژمارەسی ساڵی 2005 نووسراوە ئەم محکمەیە ناوی محکمەی دەستوری نییە نووسراوە ئەم محکمەی ئەم دادگای باڵای فیدرالیە ئیتیحادیە 4 ئەرکی هەیە 4 ئەرکی هەیە 1 2 3 4 لە مادەکانی 92 93 94 ئەڵێ پاش ئەوەی پەرلەمان بە 2 لەسەر 3 دەنگی ئەندامانی دادگاکە پێکەهێنێ دادگا دەستوریەکە ژمارەی ئەندامەکانیشی دیاری دەکات و ئەو جا سێم شت لە دەستوری هەمیشەی عێراق نووسراوە 8 ئەرکی هەیە لە دەستوری هەمیشەی عێراق نووسراوە دادگای باڵای دەستوری 8 ئەرکی هەیە بەڵام لە یاسا کۆنەکەی کە ئێستا ئیشی پێ دەکەن 4 ئەرکیان بۆ نووسیوە کەواتە ئێمە بەڕاستی وەک ئەوە وایە هەمومان باسی دەستورەکەین ئەچینە لای حەکەمێک کە حاکەمەکە خۆی نادەستوریە ئەمە بێ سەرنجی بدەین ئەبێ ئاگامان لێبێ یەکەم کارێک کە دووتی بەرامبەری یاریەکی یاری دەکەن چ دەڵێن حەکەم چێ وایە حەکەم چێ دەڵێن وەڵاو حەکەمە لای ڕیال دەگرێت و حەکەمە لای بەرشەلۆنە دەگرێت ئەنجێژەوە دەڵێن دەبێت دیاری بکەن حەکەمەکە چێە و چۆنە و چەند باشە و چەند هەڵەی نەکردووە ئێمە چۆن ئەبێ چۆن دەڵێت چارەنووسی گەلەکان چارەنووسی گەلانی عێراق ئەخەینە بەردەستی حەکەمێک کە خۆی نادەستوریە کە خۆی بە دەستور دروست نەبووە چۆن ئەبێ ئەم کارە بکەین ئەبێ یەکەم کارێک کە ئەچینە پەرلەمان ئەوە بێ بنەما دەستوریەکان بنەما ئاینەکانی دەستور کە عێراق وڵاتێکی فرە مەزهبە وڵاتێکی فرە دینە وڵاتێکی فرە نەتەوەیە کەس ئەم وڵاتە نەکا بە تائیفی ئەوە خاڵی 1 2 زمانی کوردی زمانێکی فەرمیە دەبێت لە ئەنجومەنی نوێنەران و ئەو هەموو شوێنی لە مادەی 4 گوتراوە ئەبێ قسەی پێ بکرێ حیزبەکانی خۆشمان ئەوەندە نەیکەن بە مەرج بەسەر پاڵێوراوەکانمانەوە دەڵێن ئەبێت تۆ زمانی عەرەبی باش بزانی کاکە نایزانم بە پێی دەستور بە کوردی قسە ئەکەم بۆچی لە ئەگە بیشی زانم ڕەنگە قسەی پێ نەکەم مافی خۆمە بە کوردی قسە بکەم اینجا ئەلێرەوە مەبەستمەوە بۆ حەکەمەکەمان ئەبێ بچینەوە پەرلەمان بە پلەی یەکەم بچین دادگای باڵای ئیتیحادی دروستکەینەوە بەپێی دەستور 2 لەسەر 3 ئەندامەکان دەنجی بۆ بدەین ژمارەی ئەندامەکانی دیاری بکەن 8 ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە خاڵی تریش لە پاڵ ئەمەیە حەکەمێکی تر پاڵ پشتێکی ترمانەوە بۆ کەمینەکان خوا سوبحانەوە تەعالا هەمیشە لەگەڵ زۆرینە نییە لەگەڵ مافی کەمینەشدایە بۆیە بەپێی مادەی 65 دەستوریش ئەبێ بچین ئەنجومەنی ئیتیحادەکە دروستکەین ئەم پەرلەمانە 329 ئەندامە ئێمە تیایدا هەر کەمینین هەر کەمینی بە پێی دەستور مادام ئێمە وڵاتێکی فیدرالین ئەبێ مەجلیسێکی ئیتیحادیمان هەبێ ئەبێ ئەنجومەنێکی فیدرالیمان هەبێ لە هەموو شوێنێک بەقەد 1 ژمارە وەردەگرێ لەوێ دەتوانین ببێتە چۆنەڵێ سپێرێک کە ئەگەر لە ئەنجومەنی نوێنەراندا شتێکمان نەبردەوە لە ئەنجومەنی ئیتیحادە وەک شیوخ وەکو ئەوەی جەناب دەڵێ ئەبێت هەبێتن ئەوە ئەرکی کێ دەبێت کی پێڕابیت دەستورە کەواتە ئێمە کە دەچینە پەرلەمان دەڵێن لە ڕۆژی یەکەمەوە دەڵێن لە نێوان ئێمە و ئێوەدا جیاوازی بیر و بۆچوون هەیە لە تێگەشتی دەستور دەڵێن با بچینە محکمەی دەستوری دەڵێن محکمەی دەستوری دەستوری نییە وەرن با یەکەم جار محکمەی دەستوری دروستکەین بەڵێ نایکەن ئەوە پێچەوانەیە ناچمە بەردەمی محکمەیە کە دەستوری نیە بەڵێ زۆر جار مامۆستا یعنی ڕەنگە جەناب تیشی ئەو قسە کرد بیتن کە گوت بیتن ئەگەر بڵێ قورئان دەستورە دەستوری ئێمەیە قورئان لەوە گەورەترە کە بڵێن قورئان دەستورە و جەنابەت باسی ئەوە کرد کە بنەما ئاینیەکان لەناو دەستوری عێراقدا هەیە ئایا مامۆستاوە دوو قسەی پاراک دووس و پێچەوانە یەکتر نین کە لە ڕەخێک بڵێن قورئان دەستور نییە قورئان پەیوەندیەکە ناوبەری تو خوا کە چوون لە خوا بگەی و لە دنیا بگەی و جارێکی تر ئەەکەین بە بنەمای دەستور لەناو وڵاتێکدا ئەخر بنەمای ئاینی بۆ دەستور پیاڵێن بەها یعنی چۆن یعنی تۆ نەهاتووی چۆن بڵێ ینی وردەکاری فێقیەوە لێمان تێکەچێ یعنی کە دەڵێ ئیسلام چۆن دەڵێ سەرچاوەیەکی سەرەکیە بۆ یاسادانان یعنی تۆ باسی چی دەکەی باسی عەدالەت دەکەی باسی ئازادی دەکەی باسی مافی مرۆڤ دەکەی باسی یەکسانی دەکەی باسی قیمەتی ژیان دەکەی باسی بەهای شوێنێکی نیشتەجێبوون دەکەی باسی کەرامەتی ئینسان دەکەی دەبینی ئەمانن بنەماکان کەواتە توانی ئستینباط بکەی لە قورئان نەر قورئان ڕێک بکەی بە دەستور دەستەکانت خوش مامۆستای بەڕێز هە لەسەر ئەم قسانە و ئەم بابەتە پرسیارێک ئاراستەیی بینەرانمان کردیە لە شار و شارۆچکەکانی کوردستان بە پێکەوە بینەر بین و گوێبیستی بین کە قسەکەیان چۆنن و چۆن هەڵدەسەنگێنن ئەم مەسەلەیە. مشکلەکە لە تەطبیقی دەستورە و ئەوەش بەشێکی خەتای خۆمانە کە ئێمە ئیهمالمان کردەوە وەکو کورد نەچین بەلای مافە دەستوریەکانی خۆمانەوە فترەیەکی زۆر پشتگوێمان کردەوە کاری پێ ناکرێتن یعنی دەکرێت وەکو سەرزاری قسەی وەک بڵێم سنایی و کلاسیکیە نازانە بەس قسە دەکرێتن بەڵام دوای کاری پێ ناکرێت ئەس چ تشتی نابینم دەستوری عێراقدا وەکی نویسین تشتیەتاتیەکردن و یەتڕێزکردن لێ وەکو کریار حەتان و کە
بچکترین مافی کرداجی وی دستوری و نه پارلمانتر و نه حکمت ما جبهه نکریه. ئەبێ کۆدەنگ بین لە عێراقا ئەمە یەک دووهەم ئەم لاولامانتیان نەبێ دەستی ئەم لاولا متان لە بەغدایە چ بکەن ئەوان دەبنە عزوو پەرلەمان ئەوان دادەنیشن ئەوان دەزانن دەستورەکەی چ لێ بکەن ئەگەر عەدالەتی لە نێوان داڕشتنەوەی دەستورا بکرێت ئەمە کارێکی باشە بێت و لەگەڵیشیان پەیڕەوکردنی بە شێوەیەکی ڕێک و پێک لایەنە سیاسی ئەوە بەرینی کەوێیاریەتیان ژێنەئێدە قبولکردن بەرژەواندا کوردستانێک پیرۆسوار بگیرن ڕەخنامەش بۆ ئاواکردنش بۆ هشیارکردن بەرژەوەندن گەلێ کورد ئەگەر ئەم دەرنەکەوین معناوێ بێت وەکو تاکە کەسین گەلێ کورد وەکو ڕەوشەنبیرن گەلێ کورد وەکو مەلال سەرمینبەری یان ئەوێت خوددان دەنگکەین دەنگچن ئەگەر وێ قبول بکەم لە پاشی گازندە شلانی سیاسی نەکەرە کاردانەوەی دەبووە گەربی پاراستپێتەوە کەستا شتێکی وانە کۆتۆتە بەرچاو ئینسان بڕوا بەوەی بێنێ کە پاراستوتی یان هەشتێکی لەو جۆرە بینە ڕونزدار سوپاسیاوان بە ڕێزانەتکەین کە سەرنج و بچۆنین خۆ دەربارەی وێ چەندێ دەربڕین مامۆستای بەڕێز هەیکەرمە سەرنج داویتە ئاختنێوان بە ڕێزانە یعنی زۆر بە ڕەشبینن دەربارەی جێبەجێکردنا دەستوری لە عێراقی و تایبەتی هەمبەر کووردا بەڵێ مامۆستا لێرە پرسیار وێرە ئێرە دروست بیتن یعنی کورد وەستیل ساڵە 2023 بەشدارن ئەت حکوومەتە عێراقێدا و نویسینە دەستوریدا ساڵە 2005 هەتا وێگافکێ چەندین وەجبە چوینە ئەندام پەرلەمانیت کورد ئایا تەقسیری و کەمتر خەمی ئش ئەندام پەرلەمانیت کورد بووە کە نەشیە بەرململانەکە حزبی بەرمەساڵحیت کەسی ئەم مافە بەردەست بکەن یانیش جەپەی بەرامبەر ئێمە جەپەیەکی زۆر بەقووەتە و نەمانتوانیا ئەو شتە بکەین کۆمەڵێک بەرژەوەندی دژبەیەک بۆ تەمایی ئەوەی کە دەستور جێبەجێ نەکرێ بەڵێ بە پلەی یەکەم چێ سەرپەرشتیاری پرۆسەی سیاسیە لەم عێراقی دوای سەدام حوسێن بەڵێ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و بەریتانی بە پلەی یەکەم ئەوانش بوون CPI دامەزراند و ئێمەش تایدا بەشدار بووین و ئیدی دوای ئەوە کە حکوومەت ئەدەنەوە دەستی عێراقیەکان تا ئەم ساتە وەختەش وڵاتە زیلهێزەکان 65 دەوڵەت هاوپەیمانی دروست دەکەن داعش لە عێراق دەردەکەن کۆتایی بەکارەکانیان دێنن تا ئەم ساتە وەختەش ئەتوانی بڵێ سەرپەرشتیاری پرۆسەی سیاسی لە عێراقی نوێدا بە پلەی یەکەم وڵاتەکانی وەکو ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەوانن کەواتە ئەوان کاتێک بیانەوێت دەستور جێبەجێ بکرێ وەکو خۆی وەک ئێستا دەڵێن ئەگەر لە 2005 و 6 و 7 و ئەوانەش وایان بگوت بە دەستور جێبەجێ دەکرێت دوو هەندێک لە وڵاتانی ناوچەکەش دەستیان هەیە لەوەی دەستوری عێراقی جێبەجێ نەکرێت وەکو سعودیە وەکو ئێران وەکو تورکیا وەکو ئوردون وەکو سووریا هەرکەس ڕۆڵی هەیە و دەتوانێت دەستخاتە ناو کاروباری عێراق وڵاتێکی کراوەیە هەندێک خاڵ هەیە لە دەستورە ئەگەر جێبەجێ بکرێ وەکو خۆی زۆرێک لە وڵاتانی دەوروبەر ڕەنگە زیانیان لێ بکەوێ نایەڵن حیزبە عێراقیەکان خۆشیان حیزبە عێراقیەکانیش لە نێوان خۆیاندا دژ بەیەکن مەراجعی جیاوازیان هەیە جیاوازیان هەیە مادەیەکی دەستوری جێبەجێ بکرێ لە دژی لایەکەی ترە ئەو مادەیە جێبەجێ بکرێت لە دژی لایەکەی ترە بۆیە هەمویان پشتی یەکیان گرتووە گوتوانم من ئەو مادەی دژ بە توێ باسی ناکەم لە پەرلەمان تۆش ئەوەی دژ بە منە باسی مەکە ئەوەی بەرژەوەندی بۆ تۆ تیانیە من باسی ناکەم ئەوی بۆ من تیانێت تۆ باسی مەکە ئەمەش عێراقیەکان پێنجەم خۆمان پێنجەم ئێمەی کورد وەکو بەشداربووی یەکەم گوتی خۆمان کەم تەرخەمین لە بەدواداچوون بۆ مافە دەستوریەکانی خۆمان بەڵێ ئەوە تا ئێمە ئێستاکە گەرمترین لە جاران بۆ ئەو بابەتە هیوادارم کە ئیدی تاکە گرێبەستێک لە نێوان ئێمە و عێراقدا هەبێت دەستورەکەیە بەڵێ دادگایەکی فیدرالی بە پێی دەستوریش بێتە دانان ئەوە کارێکە بۆ ناوبژوانی نێوان هەردوو لامان ئەوە دەسەلمێنە کە ئیدی دەبێت کار بە دەستور بڵێ مامۆستا ئەف دەوڵەتێت مەزن و دەوڵەتێت وەکو بڵێن ئەقلیمی و تەنانەت عێراقژی بۆچی هەموو ینی دژی مافی گەلی کورد ینی هەر وەختە کورد گەشتە مافی خۆ مافی دەستوری ئەدبیتە مەترسیل سەروان ئایا بچ ینی کورد مەترسیل سەروان ئەمە زۆر ینی لە زۆر ئەڵلقەکانی پێشوو ئاماژەمان پێ کردووە ینی کوردبوون خۆی بۆ خۆی یەکێکە لەو خەمە گەورانەی ئەم سەردەمە بەڵێ یعنی هەتا وەکو ماندێلا گوتی تا ڕۆژێک کورد نەبی نازانی کوردبوون چەند زەحمەتە تا ڕۆژێک کورد نەبی نازانی کوردبوون چەند زەحمەتە هەروەکەوەی کە گوتمان چەند دین دۆستمان هەبوو کە باسی ڕێفراندۆممان کرد و داوای 1993 خەڵکی ئەم وڵاتە داوای دەوڵەتی سربەخۆی کرد هەر لە ئەمریکا و لە بەریتانیا و لە فەڕەنسا و لە ئێران و لە سعودیە و لە تورکیا و لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی و ئیدی سۆماڵ و پاکستان و هەرچی ناوی هەیە هەموو دژمان وەستایە ئەوە چمان پێ دەڵێ ئەی کوردینە یەک بن وانە خوا و خاک و چیاکانتان هەیە خۆتە دەستەکانت خۆش مامۆستای بەڕێز
بگەڕینەوە سەر تەوەرەکەی خۆمان مامۆستا چۆن دەسەڵات و دارایی عدالت دابش بکرێتن لە عێراقدا ینی ئەم دەسەڵاتی داراییە کە ینی فانتایکی زۆر هەیە چۆن یعنی ئەمە بە شێوازێکی دادپەروەرانە بێتە دابشکردن لە ناو عێراقدا باشە بڕوانە کە ئەڵێن فیدرالی یەکێک لە ماناکانی فیدرالی لە ڕووی پیادەکردنەوە چییە دابشکردنەوەی یا دووبارە دابشکردنەوەی دەسەڵات و دارایی بەڵێ دەسەڵات چۆن دابشەکەین دارایی چۆن دابشەکەین ئەمە یەکێک لە ماناکانی پیادەکردنی فیدرالیە بڵێ ئەم مەسئلەیە زۆر گرنگە بەو ڕادەیە کە پەیوەستە بە کۆمەڵێک ژمارەوە خوا سبحانه وتعالى لە قورئاندا ئەفەرمێ وأحصى كل شيء عددا کەواتە خوا ئیحساءەکە إحصاء عد إحصاء عد بۆیە دەگوترێ التعداد العام للسكان الإحصاء بینی هەتا پێغەمبەر درودی خوای لەسەر تأکیدی لەسەر ئیحسا کردوێتەوە تأکیدی لەسەر سەرژمێری کردوێتەوە ئەگەر ئینسان نەزانێ دەور و پشتی و خەڵکەکەی خۆی و یعنی ئەو لە سەردەمە بەدوای مسلمانە چەند مسلمان بە دەوری پێغەمبەرەوە درودی خوای لەسەر وەختێک کە پێغەمبەر لەو فەرمودەیە فەرموویەتی ئەحسو لی بەڵێ ئیحسان بۆ بکەن حوزەیفەی کوڕی ئەمان وتێت یا ڕەسوول ئەمە 600 بۆ 700 ئەوەندە ئەبین ئەمە چییە داوای ئیحسای کردووە کەواتە ئەمە بنەمایەکی ئاینی هەیە ئەم بنەما ئاینیە کە خوا فەرمێ لەقەد ئەحصاهم وعدهم عدە عد و ئیحسا سەرژمێری و ئیحسا کردن یعنی سەرژمێری و ئامار بەڵێ ئەتوانی ئامارەکان بێنی بڵێ بە پێی سەرژمێری 1000 کەسم هەیە بەس ئەو هەزارە چەندیان نێرە چەندیان مێە چەندیان پیرە چەندیان ئیحسا و عەدەد دوشتی جیاوازە لە ئیحسا ئەو داتایانەی لێت ئەدۆزیتەوە چەندی خانی خۆیەتی چەند یەکرێت چیە چەندی ژنی بە تەفاسیلەکانی ئیحسا تعدادەکە سەرژمێرێکی ئێمە لەم عێراقەدا مافە دەستوریەکانمان پێشێل کراوە چونکە ئەم وڵاتە تعدادی تیا نەکراوە ئەرێ چێ گوتی ئێمە بۆ ئێمە 46 کورسیمان هەیە لە دوهۆک و سلێمانی و هەولێر یعنی بەم سێ پارێزگای بۆ 46یان بۆ داناوی چونکە هەر 100,000 کەس دەبێت چی هەبێ کورسیەکی هەبێ ئێمانەی وایە بڕیار درراوە ئەم هەرێمە ئەم سێ پارێزگایە بڕیار درراوە 4 ملیۆن و 600,000 بێ باشە چەند ملیۆن چەند 100,000 کەس هاتوۆتە کوردستان و ناگەڕێتەوە ئاوارە لێرە نیشتەجێ بۆ لێرە خانووی کڕیوە تازە ماڵی لێرەیە کورد ئەبێ لە بەغدا لە دوای محکەمەی دەستوری پێک بهێنرێتەوە و لە دوای ئەوەی داوای مەجلیسی ئیتیحاد بکە لە دوای ئەوەی داوای بە فەرمیکردنی زمانی کوردیش بکە لە ناو پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و چی ئەبێت داوای ئیحساب بکە ئێمە زیانمان لێکەوتووە نەتەوە یەکگرتوەکان و عێراق ئەڵەن ئێمە نزیکەی 33 ملیۆن و 900,000 کەس بووینە لە 2013 نەتەوە یەکگرتوەکانی ژوا دەڵێ لە عێراقدا ئەگەر 33 ملیۆن و 900 بووینە خۆ دەبێت 339 کورسیمان هەبێت لە عێراقدا بۆ پەرلەمان ئەی بۆ 329 ئەگەر لە کاتی 2013 نەتەوە یەکگرتوەکان و عێراق خۆی بڵێ ئێمە نزیکەی 33 ملیۆن و 900,000 ئەی دەبێت لە 2010 دوای 5 ساڵ چەند بێ نازانی تۆ ڕەنگە لە بیرت نێ ئەزانی ڕۆژی ئیحسایانی چی ڕۆژی ئامار ئەو ڕۆژێکەکەی پێ دەگوتری ڕۆژی سەرژمێری دانیشتوان هەمووی وەکو منع تەجەول لەبێ لە ماڵەوە دانیشین من ئیحسای 77م دیوە ئیحسای 10 ساڵ ئەکرێ هی 87یشم دیوە ئەم هەرێمی کوردستانە آخر ئیحسا سەرتاسەری عێراق کرابێ سەرژمێری دانیشتوان ئەم هەرێمی کوردستانە لە 87ەوە دیوێتی لە دوای 87 چاوی پێ نەکەوتێتەوە بۆچی؟ چونکە لە دوای 10 ساڵ ڕژێمی سەدام ئیحسای کردەوە ئەکا چەند لە دوای 87 ئەکان 97 هەرێم لە سەر بە بەغدان نەبوو ئیحسایەکیان کرد لە عێراقا هەرێمی کوردستانی تیانە کەواتە نابێ ئێستا بێن ئیحسای 97 بەسەر ئێمە پیادەکەن خۆ نابێ 87یشمان بەسەر پیادەکەن ئێمە لە 30 ساڵە زیادمان کردووە باشە دەبوایە لە 2007 بکرێ نەکراوە دەبوایە دوای 10 ساڵ لە 2017 بکرێ جارێکی تر نەکراوە لە 87ەوە عێراق لە 87ەوە هەتا 2018 چوار ئیحسایتری دەبێ بکردایە 97 سەرتاسەری نییە خۆی نییە 2007 هەر نەکراوە 2017 هەر نەکراوە ئەیکەی دەکرێت کە ئەمە نەکرا چێ دەڵێ دانیشتوانی کوردستان 4 ملیۆنە چێ دەڵێ دانیشتوانی کوردستان ژمارەکەواتە چیمان دەسەڵات ژماری کورسەکانمان کەواتە تا ئیحسان نەکرێ ئەگە دەرکەوت کوردستان 6 ملیۆنە بەڵوانە ئەو کاتە تۆ ژماری کورسەکانە 46 نابێت 6 دەبێت لە 100,000 دانەیەک بێ ئەو کاتە تۆ 6 کورسی بە مسۆگەری بۆ دائەنرێ بەس لەم سێ پارێزگای ئەبینی چۆنە حتا عیبادات حەج ئێستا سعودیە ناڵێ ئەو کەسەی دێ بۆ حەج هەر وڵاتێک چەند ملیۆنە لە هەر ملیۆنێک ئەبێ 1000 حاجی هەبێ وانە
ئەگە کوردستان بە 4 ملیۆن و 600 هزار حیساب بکرێ و ژماری کورسەکانی بۆ حاجەکانیشی ئەچێ بۆ 4600 کەس ئەگە کوردستان 6 ملیۆن دەرچوو وانە ئەو کاتە ژمارە ئەچێ بۆ 6,000 حاجەکانی یعنی حتا لە حەجی شاتۆ ژمارە حاجەکان زیادەکە بەسم جانی بە ئاینێکە بوو ئەی لە بودجە ئێستا بودجە بۆچی تو ئەوەندەت بۆ دانراوە بۆچی ئەڵەن کوردستان 12.6 چونکە بەپێی ئێستەی خۆیان بە سەرژمێری تەزویر و هەڵەی چی بە سەرژمێری هەڵەی ئەم فۆرمی خۆراک و بایعی وانە گوتوانە ئێوە ژمارەتان ئەوەندێ لەبەرەوە پارەی بودجەی عێراق بۆ ئێوە 12.6 ئەی ئەگە دەرکەوت ئێمە 120 دانیشتوانی عێراق پێک دێنین بەوەرن ئیحساب بکەن کەواتە ئێمە نابێت لە ئیحساب ترسین ئەبێ ئێمە یەکێک لە کارە پێشینەکانمان ئەمە بێ لە ئەنجومەنی وەزیرانان بڵێن خەڵچینە لە 87 دوا ئیحسای سەرتاسەری کراوە سەرژمێری دانیشتوان لەو عێراقا لە 97 ئێمەیتیانە بووین لە 2007 نەکراوە لە 2017 نەکراوە کەیکەن 2027 کاتێتی ئەیکەن کەواتە ئێمە ئێستاکە غەدرمان لێکرێ لەوەی کە بودجەیەکمان ئەدەنێ ئەوە ژماری ڕاستەقینەی ئێمە نییە لە هەمان کاتیشدا ئێوە دێن چۆن دەڵێ ژماری کورسەکانمان هەر بەپێی ئەوەیە ئەوە ئێمە نین حاجەکانمان هەر بەپێی ئەوەیە ئەوە ئێمە نین بەڵێ باشە مامۆستا بوو جێبەجێکردن و تەنفیسکردنا دەستوری ناوە عێراقیدا ئایا دەستوری خوب خۆ دەست هەڵاتێک و شیانێک هێزێک پش هەیە کە دەوێتن ئەف دەستورە بێتە پیادەکردن ئەتناف عێراقیدا یانجیل سەر میزاجی مایە سەر تایفەگەریە مایە سەر مەزەبگەرایی مایە ئەمەیان داوەتە چوو بە پێی دەستور بەێ چێ ڕاعی دەستورە چێ پارێزەری دەستورە سەرۆک کۆمار کەواتە ئەمە یەکێکە لە ئەرکە باشەکانی سەرۆک کۆمار سەرۆک کۆماری داهاتوو کوردە بێ یا عەرەبی سونە ئەبێ نازانم لەو لەوانەدا چۆنێ گۆڕنەوە بەڵام هەر کەس سەرۆک کۆمار بوو بە پێی دەستور دیاری کراوە پارێزەری دەستور سەرۆک کۆمارە کەواتە سەرۆک کۆماریش کووردە جا ئەمەی لێرە ئەم کارەیە کە دەبێت سەرۆک کۆمار کاری سەرەکی پارێزەری دەستور بێ بۆ هەموو نەتەوەکان چونکە پۆستێکە تەمسیلی هەموو نەتەوەکانەکە هەر کورد بێ و عەرەبی ئەوە نیە بەس کورد بەپێی ئەو قسانەی جەنابەتەکەی و بەپێی زۆر ئاماری تریش کورد لە هەموو کەسێک مەغدورترە لە عێراق ڕاست بەرامبەر دەستور ڕاست و سەرۆک کۆماریش هەر کورد بوو یەک دوو خۆڵی چویش هەر کورد بوو ئەوە چی دەگەینتن مامۆستا ئەوە دەگەینێ کە ئەو مافانەی بۆ پۆستەکە نووسراوەتەوە بە دوایدا نەچوینە بەباشی ئەو مافانەی کە بۆ پۆستەکە نووسراوەتەوە بە دوایدا نەچوینە بەباشە کەمتر خەمی لە خۆمان جارێکی تر لە هەموو بوارەکاندا لە بەدوادا نەچوونی مادە دەستوریەکانی نێو دەستور کە پشتگیری ئێمە دەکا کەمتر خەمی لە خۆمان و دەزانی ماف کورد دەمێژە گوتوی ماف نادرێ ماف دەسەنرێ خاڵێکی دیکە یعنی چۆن دەڵێ من ڕێسایەکی ئاینیمان هەیە ڕێسایەکی ئاینیمان هەیە کە مادام دەڵێ ئەم دەستورە یا دەڵێ ئیسلام سەرچاوی سەرێکی یاسادانانە دەی ئەم ئیسلامە گوتوێتی ئەلموسلیمون عند شروطهم ئینسانەکان و مرۆڤەکان لەبێ بەپێی ئەو مەرجانە کارکەن کە لە نێوان خۆیاندا نووسیویانە مەرجی نێوان ئێمە و عێراقیەکان بەیەکەوە چییە دەستورە باشە لەو دەستورە بۆچی ئەڵەن مادێ 140 جێبەجێ ناکرێ بۆ ئەڵەن چونکە لە دەستوران نووسراوە دواکات بۆ جێبەجێکردنی مادێ 140 دوانزەی 2007 ئەڵێ مادام کاتی بۆ دیاری کراوە ئەو کاتە دیاری کراوە جێبەجێ نەکراکەواتە ئێوە ئەو دەستورە جاری ئەو مادەی ڕۆی دێتە هەمال کرد باشە ئێمەش پێی دەڵێن ئایا لە دەستورە مادەی تر نییە کاتی بۆ دانراوێ دەڵێن بە خۆ مادەی 142 سونەکان بۆیە دەستوریان قبول کرد هاتنە نێو پرۆسی سیاسی گوتیان بە مەرج دێن مادەی 142 مان بۆ دانن مادەی 142 دەڵێ لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەوەی کە دروست بوو بە دوای دەستور یەکەم کۆبوونەوە لە ماوەی 4 مانگدا ئەبێت تعدیلاتی دەستور بکە ئەم دەستورە دەستکاری بکە کە دەستکاری کرد اینجا لە ماوەی 2 مانگیشا دەنگدانی بۆ بکە بۆ مەرجەی سێ پارێزگا دژی نەوەستێتەوە ئێمە بۆ مەرجە هاتوینە کەواتە هەر ڕۆژێ بڵێن ئەم دەستورە دەستکاری ئەەکەین ئێمە شەڵێن نابێت دەستکاری بکەن ئەڵێن بۆ ئەڵێن ئێوە 4 مانگ و 2 مانگتان بۆ دانا 6 مانگ لەوە ماوەیە نەکراکەوەتە نابێ بکرێ دەڵێن نا ئەوە قسەیە دەڵێن دەی ئەوەی تریش هەر قسەی کەواتە مامۆستا یەک خولەکمان مایە بەرنامەکەمان کوتایی بێبێتن مامۆستا لە ماوەی ئەو خولەکەدا ئێستا ئەندام پەرلەمەکانمان ئەچن بۆ عێراق و بۆ پەرلەمانی عێراق و شەڕی دەستور دەبیت بکرێن تو چ پەیامێک بۆ ئەم ئەندام پەرلەمانە هەیە من دەڵێم من ئەندام پەرلەمان بم من لەجێ ئەوان بم کە دەچم 4 ساڵم لەبەردەستە لەم 4 ساڵە 4 کارم کردبێ زۆر باشە 4 کارم کردبێ ئەو چینە زۆر باشە کاری یەکەم بە فەرمیکردنی زمانی کوردی لە ئەنجومەنی نوێنەران و لە ئەنجومەنی وەزیران و ئەو شوێنەی کە مادەی 4 گوتوێتی ئەو کاتە بە زمانی خۆمان قسە دەکەین لە هەمان کاتیشدا خاڵێکی زۆر سەرەکی مادەی 65 کە دەبێ مەجلیسی ئیتیحاد و ئەنجومەنی فیدرالی هەر بێتە دامەزراندن چونکە مافی ئێمە دەپارێزێ
خاڵی سێم دەبێت دادگای فیدرالی دادگای باڵای فیدرالی دادگای دەستوری کە بە پێی مادەی 30 ساڵی 2005 هەڵوەشێتەوە بە پێی مادەی 92 93 و 94 بێتەوە دروستکردن چونکە ئەو حەکەمە لە بینی ئێمە خاڵی چوارەم پێیان دەڵێم بە پێویستە بە زووترین کات لەو عێراقا سەرژمێری و ئیحسا بکرێ بۆ ئەوەی دەرکەوێ ژمارەی دانیشتوانی ئەم هەرێمە چەندە و ژمارەی عێراق چەندە تا بە پێی ئەوە بودجەمان و داراییمان و دەسەڵاتەکانمان دیاری بکرێت. دەستەکانت خۆشویت مامۆستاگیان هیوادارین پەیامەکەت بگەهیت و ئیش لەسەر ئەم چار خەڵانە بکەن. بیران ڕێزدار ڤی ئاوایی دەهینە دوماهیاوێ خەلەکەی و هیڤیامە ئەوە مەشیابیتن خزمەتێکی پێشکەشی وەیان ڕێزدار بکەین و ئەف پەیامە گەهش بیتە پاڵێوراوێنمە لە هەرێما کوردستانی کە بچن شەڕێ دەستوری بکەن سەر مافێن گەلێ کورد و ئەف خاڵێن مامۆستای ئاماژە پێکردی و هەر خاڵەکە دیکەت ساڵحێ گەلێ کووردا بیتن بهێنە بەرجەستەکردن و بهێنە جێبەجێکردن. زۆر سپاس بۆ هەمیر خەکەی کە بینەرمان بوون ببینم خێر و شاد وسەلام.